بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەیەوەی گرنگی بەهێزبوونی یەکێتی لە ڕووی ژمارەی کورسیەوە لە بەغدا لە چیدایە بۆ گرنگە یەکێتی بەهێز بێت لە بەغدا. کاندیداکان یەکێتی چی دەکەن لە بەغدا بۆ خەڵک؟ گفتگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر بڕیا ڕەشید کاندیدی ژمارە 26 لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی. دکتۆر سڵاو لێبێ. سڵاو لە جەناب زۆر بەخێر بێت. دکتۆر ڕەنگە ئەم پرسیارە گەر بۆ کاندیداکانی تر کە یەکەم جاریانە با بڵین بیانێ بستە بەغدا بەس بۆ تۆ دوو جار پرسیار بێ بۆ دەتەوێت لە بەغدا بمێنیتەوە بۆوان دەڵین بۆ دەتەوێت بستە بەغدا بەس بۆ تۆ دەتێت لە بەغدا بمێنیتەوە. بەڵێ ئێمە لە ماوەی ئەم 4 ساڵی ڕابردووە کۆمەڵێک کاری زۆر هەبووە کە کردومانە و ئەنجامیشمان هەبووە، بەڵام لەگەڵەوەشا ئەم کارانە زۆری ماوە کە درێژەی پێبیرێت، دواتەنە لە ئاستی تمۆحی ئێمەیانە لە ئاستی تمۆحی هاوڵاتیانی هەرێمی کوردستانایە و بۆ درێژەدان بەم بابەتانە بۆ ئەوەی هەوڵەکانمان زیاتر چڕکردنەوە درێژە بین بەم کاروانەی کە دەستمان پێ کردووە مەفروزە ئەوەی دەستمان پێ بکردووە تەواوی بکەین و درێژەی پێبین. ئەمە بەشێکی تری ئەوەیە کە ئێمە گرفتمان لەگەڵ کۆمەڵێک بابەتە هەیە کە ساڵانە دووبارە ئەبنەوە. بۆ نمونە کەمی دەربان معاناتێکی ساڵانەیە، کەمی نەوتی سپی معاناتێکی ساڵانەیە، نەدانی پارەی گەنمی جوتیاران معاناتێکی ساڵانەیە، شەڕی موازنە و شەڕی بودجەکە لەمە دووە تەعینات و هەموو دامەزران و گرێ بەستێک لە ڕێگەی بەغداوە بێت شەڕێکی ساڵانەیە. لەبەرەوە مەفروزە ئێمە ساڵانە ئەم شەڕە ئەم داواکاریانە دووبارەکەینەوە. بۆ منە گەنمی جوتیاران من لە ساڵی 2022 ئیشم لەسەر کرد، 23 ئیشم لەسەر کرد و 24 و ئەم ساڵی ئیشم لەسەر کردووە چونکە هەموو جارێک گرفت دروستە بێتەوە. مۆزوعی منتوجی مەحەینەکان بەرهەمە ناوخۆیی با بڵێن هی سەناعەکان هی پیشەسازیەکان ڕێگری بۆ دروستەکرێ پار و پێرار و ئەم ساڵیش ڕێگری بۆ دروستکراوە هەر 3 ساڵەکە و 4 ساڵەکە تەدەخولمان کردووە کە ئاسانکاری بکرێت و تەرجیل بکرێت و ڕێگەی پێبیرێت. واتە ئەمە بەشێکی نمونەیەکی زۆر بەسیتە بۆ منە پێداویستی پزیشکی، ینی نەخۆشی ئێمە ڕۆژانە بەداخەو کابینین کەم و کوڕیەکمان هەیە، کەم و کوڕێکی زۆرمان هەیە بە تایبەتی لە کەرتی تەندروستیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان، لەسەر ئاستی عراق بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستان و سلێمانیش لەگەڵیە و ئەمە هۆکارەکەوەیە کە دکتۆر لەم 4 ساڵەدا چیت بۆیان کرۆ بۆ واری تەندروستی تۆ خۆت ینی پسپۆرەتیش لەو بوارە هەیە ئەنی چیت بۆیان کردووە ئەتەوێت درێژەی پێ بدەی بەردەوامی پێ بدەی دانە بڕێی لەمە بۆیە ئەتەوێت لە بەغدابی؟ بەڵێ ئێمە تەنسیقێکی زۆر باشمان لەگەڵ هەموو وەزارەتەکان هەبووە لەگەڵ هەموو بەڕێوەبەرایەتی گشتەکان بە تایبەتی کەرتی تەندروستی پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی هاوڵاتیانەوەیە بۆیە تەدەخولی زۆرمان هەبووە لەم کەرتەیە چەندین جار کە هەوڵمانداوە و بە جێبەجێشمان کردووە حسەی تەعزیزی بۆ سلێمانی واتە زیادە مەوزوعی ئەوانەی نەخۆشانی کە لەوێ هەبووە کە هەوڵمان داوە لە بەغداوە چارەسەرمان بۆ وەرگرتووە کۆتاجارەوە بوو لە یەکەم قانونی موازنەیە 150 میلیاردمان ئێمە تەخسیس کرد بۆ نەخۆشانی شێرپەنجە. ئەتوانین بڵێن بابەتێکی زۆر هەیە مەجالێکی زۆر فراوانە کەرتی تەندروستی چکە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی تاک بە تاکی هاوڵاتیانەوە هەیە بۆیە لەم کەرتەیە زیاتر چڕ بووینەتەوە و ئیشێکی زۆرمان تیا کردووە و بەشێک لەوانەی کە کارمان لەسەر کردووە داواکاری شخصی هاوڵاتیان بووە واتە مۆزوعی تەرخانکردنی تەخسیسکردنی 150 میلیارد ئەمە نووسراوی ئێمە کراوە و هەموو سایتەکان و کاتش سایتێک یار و نەیان نەیتوانیوە کۆڵی لێ بکات. مۆزوعی ئەوەی کە حسەی تەعزیزی و مۆزوعی توشبوانی تالاسیمیا و هەموو ئەمانە هاوکار و پاڵپشتیان بووین، بەڵام شان بەشانی ئەمە کەیسی یان حاڵەتی تایبەت دوور بێ بۆ منە کەسێکی نزیکی جەنابیان هەر هاوڵاتێکە ئێستا بینێرمانە کەسێ نزیکی کە توش بووە بە تایبەتی لە مەجای شێرپەنجەیار مەجالێکەیە جاری وا بۆ پەیوەندیان پێوە کردوین و کە پەیوەندیان پێوە کردوین ڕاستەخۆ بەبێەوەی ئێمە لێکی بینەوەیان بزانین باگراوندی ئەم کەسە کێیە یان لە کێوە هاتووە یان سەر بە چ لایەنێکە بە ئێستاشەوە تا حەداکەم یەک کەس بڵێن پرسیارانمان لێکراوە بە دەمیەوە چوین نووسراوەکان خۆمان لە بەغا و لەگەڵ وەزارەت و لەگەڵ وەزیر و مجلس سەرەتانی و ئەو جهتانی کە پێویست بوو بۆمان جێبەجێ کردو هێنامانەوە. ئەمانە بەشێکی بچووکە لەو خزمەتەی کە مەفروزی ئێمە بیکەین بۆیە وەکوتم لە ئاستی تموحی نەخۆشمان و نەهاوڵاتیانە هەیە بۆیە هەموو ڕۆژێ و ئەکەین کە ئیشەکان تمان باشتر بێواتە ئەوەی بۆ منەوەی بۆ جەنابتی باسکەم ئەو ئیشەی کە خۆم لە سەرەتایە لەوانەیە بە 2 هەفتە گیان بێتمە ئەنجام لە بروی علاقاتەکەم وەکو پێویست نەبوو تەجروبەکەم وەکو پێویست نەبوو خبرە و شارەزایی و لێهاتوویەکەم لەو مەجالە تازی کە پەرلەمان و موسساتی حکومی عراقیە وەکو پێویست نەبوو لەوانەیە ئەوەی کە لە سەرەتایە بە 2 هەفتە کردومە ئێستا بە ڕۆژێک بیکەم بۆیە کەواتە من با بکەم بە پرسیار دکتۆر ینی هەندێک جار دەوترێ
خولێک بەسە با خەڵکی دیکە بچێتە پەرلەمان وەک هەندێک پلۆپۆستی دیکە بەڵام بە بڕایەوە کە 4 ساڵ لەوێ بووی ئەزمونت پێیا کرد لە کاری پەرلەمانتاری ینی پێ وایە پەرلەمانتاری جیاوازە پێویستی بە ئەزمونە پێویستی بۆیە ینی یاسایە چەند خولێک و کەسە لەوێ بێ هەردووکی ڕاستە هەردووکی ڕاستە بۆی من لێرە وەڵامی بۆ جەنابشت بۆ بینەرانیش ئەشێت خولێک کافی بێ بۆ شخصێک واتە ئەم شخصە لەوانەیە خۆی نەدۆزێتەوە لە کاری پەرلەمانی و نمونەشمان زۆرە چەندین برادرمان هەبووە لە هەموو حزب سیاسەکان دوای ئەوەی کە دەست بەکار بۆ پەرلەمانتار و توێتی بەڕاستیم ئیشە قورسە من ناتوانم بیکەم ناتوانم حەقی خۆی پێ بم ئەمە بیرکردنەوەی لەوانەیە ئەم کەسە لە منسەبێکی تەنفیزیا بێواتە حکومیە بێ زۆر سەرکەوتو بێ بەڵام لەوانەیە لە پەرلەمانەکەیە خۆی نەدۆزیوەتەوە پێی وایە ئیشە بەو ناکرێ و حەقی خۆشیێتی و کاتەکە دەستبەرداری ئیشەکە بێ بەڵام لە هەمان کاتیشە کەسانی کەش هەیە کە خۆی ئەدۆزێتەوە لە کاری پەرلەمانەکە و هەوڵەیە حەقی خۆی بێبات و هەوڵەیە بۆ ئەوەی ڕۆژ بە ڕۆژ ئیشەکان با بڵێن ئاسانتر بێ و خێراتر بێن ئەمەش هەم لە هەمان کاتە حەقی خۆیەتی کە بەردەوام بێ واتە مەفروزە ئەو کەسە ئەو شخصە خۆی خاوەن قەرار بێ ویژدانیان تەعامل لەگەڵ ئەم بەرپرسیارەتە بکا کە لەسەر شانێتی چۆن لە کاری پەرلەمانیە بەداخەوە تاکو ئێستش ڕاستە مؤسساتی چاودێری هەیە چەندین منەظەمە هەیە بە تایبەتی لەم دوایە نێدی ئەمریکی و کوردستان بۆمان دەستیان خۆش بێ کە بەردەوام چاودێری کار و چالاکیەکانی پەرلەمانتاریان کردووە بەڵام بە نەتیجە ئەم پەرلەمانتارە خۆی وجدانی خۆیەتی ئەگەر ئەتوانێت ئیش بکاتوانێ نیکە واتە لێپرسینەوەیەک نییە لە واقعە لەبەرەوە مەفروزە ئەو کەسانی کە ئەو کارە ئەگرنە ئەستۆ هەم لەلایەن حزبەوە بە فیلتەری زۆر باشە تێپەڕەن و کەسێکی بە فعلی بە ویژدانی باش هەڵبژێرێت و ئەزمونێکی زۆر باشیە بێ لە کاری خزمەتکردنە چکە ئیشی تەنفیزی و تەشریعی یاخود چاودێری لەگەڵ حکومیە زۆری فەرقە بۆیە مەفروزە ئەم کەسە هەر خۆی لێکی باتەوە لای خۆی ئایا من ئەتوانم ئەم ئەرک و بەرپرسیارەتی 15,000 20,000 دەنگدەر بگرمە ئەستۆ نەک تەنها ئەوان هەموو هاوڵاتیان و حەقی خۆی پێبم و ڕۆژانە لە یەکەم ساتی با بڵین لە هەشتی بانیەوە تا 12 شەو بخەمە تەرخانی خەڵکەوە و لە خزمەتیا بەمیاننا ئەگەر ئەم پرسیارە لای خۆی ئەبێ یەک لای بکاتەوە چونکە بەڕاستی پەرلەمانتاری ڕاستە خۆی وجدانی خۆیەتی بەڵام ئەو کەسە ئەبێ ئەرکێک بگرێتە ئەستۆ کە دڵنیام لە هەموو ئەرکانی پێشووتر قورسترە بێت چونکە کاتی داوامکردنێکی سابتی نییە و ئەبێت هەموو کاتێکی خۆی تەرخانکە بۆ خەڵکی کاتێکی دیاریکراوە نییە هەشت بۆ 12 بەردەوام تۆ لە دەوامای بەردەوام تۆ لە ئەرکای بێت لە خزمەتی و خەڵکیابی کێشان پێتە بێت دکتۆر باس لە کاری ڕێکخراوانە کرد کە چاودێری کارەکانی واکەن لە پەرلەمان بەپی دەرەنجامەکانی ئەوان ینی بەڕێزێکێک بووی لە پەرلەمانتارە زۆر چالاکەکان لە نێو هۆڵی پەرلەمانە هەندێک دەڵێن قسەکردن لە نێو هۆڵی پەرلەمانە جۆرێک کە لە کاری نمایشی چونکە دەڵێنەوەی لە نێو هۆڵی پەرلەمانە زیاتر دەنگدانە لەسەر پرۆژەکان کارە گرنگەکان لە لیژنەکان ناکرێت حەزەکەم ڕای بەڕێزت بزانم من ئەم تەقیمانی کە باسم کرد هەم ئەم ڕێکخراوانە و هەم ئەوانەی بەغداش کە کۆتا جاریش کە کراو کە سپاس بخوال لە سایی دەنگەکانی خەڵکەوە کە ئێمە لەوێن کە چالاکترین پەرلەمانتار دیاریکران تەنها تەقیمەکە ئەمەی ئەم دوایە ئەمە هەڵەتێک گەشتنێک بوو لای هاوڵاتیان ئەمەی ئەم دوای کە وەکو راپۆرتی بڵاوکرا ئەم بەس مداخلەکان بوو بەڵام ئەوانەی ڕێکخراوەکانی کە تەنها مداخلە نەبووە کارەکان بووە چەند کار دەست پێ کردووە و گەیاندوتە بە ئەنجام بۆ نمونە من لەسەر قەزەیەکی ئیشەکەم لەسەر مۆزوعی جوتیاران یەم لیژنایە هێنم لە بەغداوە ئەم لیژنەی هێنم بۆ ئەو شوێنە خۆم لەگەڵیانم لەسەر داواکاری من شوێنەکانە گەڕین دواتر ئەنجامی ئەم لیژنەیە چارەسەری ئەم گرفتە کرایە نەکرا ئەمانە چالاکیە واتە ئەنجامی هەوڵەکانە تەنها هەوڵ نییە ئەو مۆزوعی کە لەم دوایە چەند پێم وابێت چەند ڕۆژێکە کە بڵاوبەتەوە تەنها مداخلەکانە مداخلەکان بڵێم مداخلەکانیش ضرورن و ئەتوانم بڵێ من لە ضمنی ئەو تقریبا 15 پەرلەمانتار لە کۆی پەرلەمانتارانی عێراق کە زۆرترین مداخلەمان هەبووە بەڵام مداخلە تەنها کافی نییە مداخلەکانیش هەم لە ڕێزبەندیەکانی سەرەوەی لە یەکەمینەکانای هەم لە چالاکیەکانیشت چالاکترین کار و چالاکیەکان زۆر ضرورە چونکە کار و چالاکیەکان خزمەتی حەقیقیە کە بە خەڵکی ئەگەێنین ئضافەتەن بۆی کە و مداخلانش تەسیری خۆیە بەڵام ئەمەی کە باسم کرد بۆن منە ئەمانەی کە لە مەجای سەحەیە لە مەجای نەوتی سپیا کە کارمان کردووە لە مەجای گرێبەستی کۆمیسیۆنەکانە لە مەجای کشت و کاڵ و لە مەجای سەناعەیە هەموو ئەمانە مداخلەن ئەمانە کارە حەقیقیەکان ئەمانە کاری حەقیقی و بەشێکی زۆری تەقیمەکان لەسەرەوە بووە بەڵام ئەمەی کە لەم دوایە بۆ
تەنها مداخلەکان بۆ ئەگینا حقیقەتەن مەفروزە هەمووی کۆ بکەیتەوە چ کار و بە دوواداچوون لە ناو هەرێمی کوردستانەوە چ کار و بە دوواداچوون لە ناو عێراقا چ مداخلە بێن بەشداری لە جەلسەکان و لە ناو لیژنەکانە بێ چکە پەرلەمانتاری بریتی نییە تەنها لە فعلا ئەم قسەی جەنابەت تەواوە بەشێکی زۆری بەداخەوە جۆرێک لە نمایشکردن بینیمانە لە پەرلەمانی کوردستان بە تایبەتی حیزبە معارەزەکان و بەشێکدانێ و بەڵێ هەڵەسێ بە توندی قسا بەڵێ بەداخەوە ئەمانە ئێمە هەوڵمان ناوە ڕاستیەکەی ئەو واقعە لە خەڵکی بگەێنین کە ئەرکی نوێنرایەتیکردن چییە؟ ئێمە پێمان وایە ئەرکی نوێنرایەتیکردن تەنها ناو جەلسە و قسەکردن نییە بەڵکو کردداری فعلیە چونکە خەڵکیش کردارەکەی ئەوێت ئەوەی کە پێویستە بە خەڵک بەرجەستە بێت واتە ئەوەی کە تێڕوانینێکی جیاوازە لەگەڵ ئێمە و بەشێک لە برادران بە تایبەتی لە هەموو حیزبولانی سیاسەکانەوەیە کە ئێمە پێمان وایە خزمەتکردن تەنها لە چوارچەوەی نەزەریا نەمێنێتەوە بەڵکو ئەواگرێتەوە کە لە محافزەکەی خۆتا لە چین و توێژێکی جیاوازە لە بەدەمەوە چوونێک بۆ لێ قەوماوانە لە ناو بەختایە لە ناو وەزارەتەکانە لە ناو پەرلەمانە لە ناو لیژنەکانەواتە بریتە لە باڵانسێک کە مەفروزە ڕای بگری کە حەقی خۆی بێ بە هەموو ئەم سێکتەرە جیاوازانەی کە کاری تیاکە. باشە دکتۆر چی بە ئەوانە دەڵێ لە ڕابردوودا دەنگیان بە تۆدا تۆ بووی بە پەرلەمانتار بە دەنگیەوان لە بەغدا پێیان دەڵێ کە ویژدانیان ئاسوودە بێم 4 ساڵە تۆ نوێنەری ئەوان بووی یان ئەوانەشی کە بۆ ئەم خولە بەنیازن دەنگت پێ بدەن ئەوانەشی کە خۆیان نەگلان نەکردوێتەوە دەنگ بدەن. ئێستا ئێمە کوبنوویەکمان هەبوو لەگەڵ پارێزەران تەمان بشێکی زۆری و پارێزەرە بە ڕێزانە خۆیان کە ئێستا قسەمان کرد بەشێکیان وتیان ئێمە جاری پێشوو دەنگمان پێیت بەڵام دڵنیانە بووین لەوەی کە ئایا ئەنجامەکە چۆنە بێمە قسەی خۆیان بۆ هەر ئەمڕۆ و سپاس بەخوا سپاسی مووقیفیانەکەم وتیانم جارە نەک دەنگ ئێن زۆر هاوکار و پاڵپشت و پشتیوان تەبین چونکە بەڕاستی ئەوەی کە ئەم 4 ساڵە کە کرا ئێمە جوهدی خۆمان کرد بەڵام پێزانینی خەڵک پێزانینی ئەو بە ڕێزانە پێزانینی هاوڵاتیان و ئەکات کە هەموو ماندووبوونەکەمان هەمووی بیر بچێتەوە بەعکسەوە گەڕوتینێکی زۆر زیاترمانەیەاتێ بۆی لە داهاتووە ئەوەشی کە نەمانتوانێەوە بیکەین هەوڵی بۆ بین هەوڵەکانمان چڕ بکەینەوە بۆی زیاتر بکەین و پشت بەش بەو علااقاتە و بەو تەجروبەی کە ئێستا هەمانە لەوانەیە کارەکانمان ئاسانتر لە بەربڕوە بۆ سپاسی مووقیفیانەکەم بۆ جاری یەکەم و سپاسی مووقیفیانەکەم بۆ ئەم جارش کە ئەوان بە هەمان شێوە بە گڕوتینێکی زۆر زیاترەوە پاڵپشتیمانەکەم و سوپاسیانەکەم لێرەوە لە هەموو هاوڵاتیان نەکتەنها ئەو بە ڕێزانەی کە ئەمڕۆ ئەو قسانیان لەگەڵ کردم. بەڕێز دکتۆر بڕێ ڕەشید کاندیدی ژمارە 26 لە بازنەی سلێمانی سپاس پێی سەرکەوتنت بەیوای لە بەغدا بتبینینەوە زۆر سپاس بە خێراتی سەرچاو.